کاتێک بە هەر کوچە و شەقام و کۆڵانێکی شاردا تێپەڕ دەبینی قەرەباڵغیەکی لەم جۆرە هەیە کە لە پشتی منەوەیە. کاتێدا دەبەزی بۆ دەردەکەوێکە یا چاکسازی لە شەقامەکە دەکرێت یاخود شەقامەکە فراوان دەکرێت یاخود شەقامەکە قیرتاو دەکرێت. دووبارە دەستخۆشی لە کاقوباد و لە سافەکەشی یەکەین کە هاتە سەرخەت و ئەم جادانەمان بۆ چاکەوت. هیچ کام لەم چاڵانە وەکو خۆی نامێنێتەوە. بە پش و درێژی خۆیان بە ئارامگرتنی خۆیان لەسەرمان بۆستن. ئێمە هەڵمەتەکەمان زۆر بە چڕی دەست پێ کردووە و دڵنیاییش دەدەین کۆی گرفتەکانی سەر شەقامەکان ئەوەی کە بۆ هاوڵاتیان بۆ تەمای ئاستەنگ نەهێڵدرێت. ئەوانش ئەگرێتەوە و هیچ شوێنێک نییە لەم چاکسازیە دەربازی ببێت. سلێمانی کە شاری جوانی و جیاوازیەکانە ئێستا شایەدی گۆڕانکاریکی گەورەیە لە شۆستە و شەقامەکانیدا لەسەر ڕاستپاردەی قوبات تاڵەبانی و بە هەوڵە بەردەوامەکانی تیمەکانی شارەوانی سلێمانی. من ئەمڕۆ بە وردی پێتان دەڵێم کە لە ماوەیەکی کەمدا چی لە سلێمانی کراوە. و تیمەکانمان بە دوو ئاڕاستە کار دەکەن. بەشێکمان پێیوەستە بە بەشی ئامێرەکانمان لەگەڵ کارگەر قیری شارەوانیمانە. ئەمان تا ئەم ساتێک قسە بە بەڕێز دەکەم 16,000 متر دووجا کتابکردنی شەقامیان ئەنجام داوە. لەگەڵیدا ئاراسی دیکەمان لە سەرۆکاتی شارەوانی سلێمانی لەلایەن ئەندازیارە بەڕێزەکانمانەوە سەرپەرشتی دەکرێن و کاری کتابکردنەکە لەلایەن کۆمپانیەکانەوە جێبەجێ دەکرێت. ئەوانیش زیاد لە 70,000 متر دووجا کاری کتابکردنیان ئەنجام داوە. سەرباری ئەمەش کاری کۆنکرێتکردنی کۆڵانەکان بەردەوامی هەیە. لە هەندێک گەڕێکدا کۆنکرێتکردن ئەنجام دراوە و تا ئەم ساتە 30,000 متر سێجا کۆنکرێتکردن ئەنجام دراوە. هیچ کام لەم چاڵانە وەکو خۆی نامێنێتەوە. چاکردنی شۆستە و شەقامەکان لە شاری سلێمانی تەنها لە شەقامە سەرەکیەکان نییە، بەڵکو ناو گەڕەکەکانی شاری سلێمانیش دەگرێتەوە. تەنها پێویستی بە کەمێک ئارامگرتن هەیە. چینی خرابووی شەقامەکانمان هەڵگرتووەتەوە و دەستمان کردوێتەوە بە دووبارە کتابکردنەوەی ئەم شوێنانەش لە شەقامی بازنەی مەلیک مەحموود بە دیاریکراوی لە نزیک گوندی ئەڵمانی هەتاوە بوونێ گۆژەستی هەڵگیراوەتەوە دووبارە کاری کتابکردنی بۆ ئەنجام دراوە. بە هەمان شێوە لەسەر بازنەی مەلیک مەحموود لە نزیک بەرزەپردی حەبسەخانی نەقیب بە ئاراستەی تەلاری هونەر کاری کتابکردنی بۆ ئەنجام دراوە. لە فلکەی دەستاڕەکە بە ئاراستەی تێرمیناڵی شارە زۆر دووبارە کتاب کراوەتەوانێ. لەگەڵ ئەمەشدا دەواازەی هاتە ناو سلێمانی لە فلکەی قەرەداغ بە ئاراستەی پردی گڵوبا لەوێ چارەسەری شەقامەکە کراوە دووبارە کتاب کراوەتەوانێ. کۆتایی گەڕەکی تافگە بە ئاراستەی فلکەی هەواری شار کاری کتابکردنەوەی بۆ ئەنجام دراوە. لە ئێستاشدا لەگەڵ هەندێک شوێنی دیکە وەک پارکی ئازادی بە ڕاستەی هۆڵی تەوار کتاب کراوەتوانێ. شەقامی ئەمنە سوورەکە بۆ کانێسکان و بۆ بانکی ناوەندی هەرێم لە سلێمانی تا شەقامی سالم ئەویش کتاب کراوەتەوە. لە ئێستادا لەسەر دووسایدی سەرەکی هەواری شارین خەریکی چاکسازی ئەم شەقامەین. لەگەڵەوەی کەم شەقامە چاکەین پلان وایە ئەو شەقامانی دیکەی شاری سلێمانی کە گرفتیان بۆ شۆفێران دروست کردووە ئەوانیش هەموو چارەسەری گونجاو پێویستیان بۆ بکرێت و شەقامەکان بخرێنەوە خزمەتی هاوڵاتیانی خۆشەویستی شاری سلێمانی. لە کاتی ئامادەکردنی ئەو راپۆرتەوردم لەسەر گۆڕانکاری لە شۆستە و شەقامەکان، ئێستا لە یەکێ لە شەقامەکانی شاری سلێمانی شۆفێری وەستاوە دەیەوێت قسە بکات. ئەویش دەیەوێت کۆمەڵی گۆڕانکاری لە هەندێک شوێنی دیکە بکرێت. سڵاوت لێبێ. سڵاو لە ئێوەش. پێم بڵێ ئەم گۆڕانکاریانە چۆنە بینی کە ئێستا لە شۆستە و شەقامەکانی شاری سلێمانیان؟ بەڵێ پێشەشی دەستخۆشیتان لێ یەکەم. بەڕاستی وەڵا شاری سلێمانی بۆ لە ڕێی خزمەتەوارە لەم دۆخ و زروف و بێوەزعی بێ مەعاشیان بەڕاستی جادەکانمان ئێمە تۆزێک وێران بووە بەنسبەت ناو شارەکانەوە شوێنەکانی ترمان سیارەمان عەزیەتی یەگەیشت. بەڕاستی تۆ ماوەیەک بوو
یعنی زۆر ئیمال کرابوو بەڵام ئێستا بۆمان دەرکەوتووە کە خزمەتەکرێ و بە تایبەتی بەڕێز کاقوبات هاتوتە سەر خەت و بەڕاستی دەستخۆشی زۆر لێەکەین بەڕاستی زۆر من خۆم لێرە و دەستخۆشی لێ یەکەم حتا شوێنی ئێسام دەکەی لەوەیە. ئەتانەوەی بە دیاریکراوی کوێ چا بکرێت کام شەقامەیە کام جادە هەیە کە زۆر وێرانە لێرەوە داواگەێنن بە شارەوانی بۆی چاک. وڵی ئەمە بەنسبەت شۆفێری تەکسی و ساری خەتەکان و ناو شارەمانە ئێمە ئەمانەوە عەرزم کردی ئەمانەوە جادەکانمان هەمووی ڕێکوپێک بێت بەڵام بەڕاستی هەندێک شوێنی تر هەیە ئێستا بۆ نمونە هەندێک شوێنی تر ئەمە من لەم توەسبینەم هەواری شارە یا تۆزێکی کارە زەوشک ئەوەشە بێ ینی تۆزێ چاڵ و چۆڵی تێبکەیە بەڵام هیوادارین ئەمەش ببێتە هۆی بڕکردنی ئەو شەقام و چاڵ و چۆڵی و بگرە لۆگۆ و ئیزدیحامیش دروست دەکات جاری وایە شۆفێرێک ێواش یەکاتەوانێت لە دواوەیەکی کە هۆڕنی بۆ لێ دێگەی بۆ ناڕێ کاکە چاڵە وایە وە نییە جا بەڕاستی دووبارە دەستخۆشی لە کاقوبات و لە سافەکەشی یەکەین کە هاتە سەرخەت و ئەم جادانەمان بۆ چاکە و دەستخۆشیش لێواکەین و زۆر سپاس بۆ ئێوە. هەنێ ڕێگەمان هەیە زۆر وێرانە بەڕاستی گرفتێکی زۆر بۆ شۆفێران دروستەکە ئەوانش ئەگرێتەوە و هیچ شوێنێک نییە لەم چاکسازیە دەربازی ببێت. طبعا ئەم چاکسازیە بۆ زانیاری بەڕێزتان زۆر پێشوەختە ئێمە دەستمان پێ کردووە ساڵانی تر ڕەنگە بەم شێوە فراوانی کە ئێسان جامیدن تەجیل بێ بۆ مانگەکانی ڕەنگە 6 بەدواوە ئێسادا خۆشبەختانە زەمینە ڕەخساوە بۆی کە کاری چاکسازی شەقامان ئەنجام بین ئەو شوێنانی کە بەڕێزت ئاماژەت پێدا بۆ نمونە سایدی هاتن لە لای بردی کۆوانیەوە بەم ئاڕاستەیە کە دەڕوات گرفتی هەیە طبعا ئەم شەقامە لە داهاتوودا فراوان دەکرێت ڕەنگە کۆی گشتی شەقامەکە هەمووی بەم شێوەی کە ئێستا بەڕێسانی بینین هەڵ نەگیرێتوانێت دووبارە قیتاب بێتوانێت ئەوەی کە چاڵی لەسەر شەقامەکان دروست بێت بە شوەیەکی زۆر باش چاکسازی بۆ بکرێت پڕ بکرێتەوە بەڵام لە داهاتوودا لەو شوێنەی کە ئاماژەت پێدا ئەو شەقامە فراوانتر دەکرێت چۆن لای ئەندەرپاسی والی لاوەکی هەیە بە دڵنیاییەوە لە بردی کەوانەیە کە داغڵەبی لاوەکی بۆ دروستەکرێت بۆی کە لۆدی سەر شەقامەکە زۆر کەم بکرێتوانێت و ئاستەنگ بۆ شۆفێران دروست نەبێت و لەگەڵیدا ئەو شەقامانەی دیکەش کە لە ناو شاری سلێمانی هەن سەرەکی نێمە تەمان یەکەم جار ئەفزەلەت بە شەقامە سەرەکیەکان شەقامە سەرەکیەکان بە دڵنیاییەوە چکە لۆدی زیات لەسەر هەوڵەتن زۆر بەکارهێنن ڕێگەی دەوامی هاتوشۆی فەرمانگەکانە و قوتابخانەکانە ئەمانە پێشتر چارەسەریان بۆ پێ دواتر ئێمە خۆناغێکی دیکەی چاکسازی شەقامەکان ڕاگەرین ئەمان بڵێن دوورترە بۆ ئەچێتە ناو گەڕەکەکانەوە ئەوەی کە پێویستی بە قیتاوکردن هەبێ بە دڵنیاییەوە کاری قیتاوکردنی بۆ ئەنجام بدرێت و ئەوەشی پێویستی بە کۆمپیوتەرکردن هەبێ بە دڵنیاییەوە کاری کۆمپیوتەر بۆ ئەنجام بدرێت و ئێمە زۆر سوودین لەسەرەوەی کەوێ ئەم شەقامانە بە باشتری شێوە بخرێنەوە خزمەت هاوڵاتیانەوە. واتە جگەل لە چاکردنی چاڵ و چۆڵیەکان و قیتاوکردن لە پلانتانایە فراوانکردنی هەنێ شەقامیش بکەن. بە دیاریکاری ئەم شەقامی کە ئێمە لەسەری وەساوین دووسایدی سەرەکی هەواری شار لە بردی کۆبانیەوە بەرەو فیلکەکەی هەواری شار لە هەندێک شوێنێ طبعاً لاوەکی بۆی ئیزافا کرد و فراوان دەکرد. سوپاسی هاوڵاتیانێکی کە لە ماوەکانی ڕابردوودا هاوکارمان بوون کە چاڵی شەقامەکانیان بۆ ناردوین و بەسپاسەوە ئێمە کارمان لەسەر داواکاریەکانی هاوڵاتیانی خۆشەویست کردووە بە پشوو درێژی خۆیان بە ئارامگرتنی خۆیان لەسەرمان بۆستن ئێمە هەڵمەتەکەمان زۆر بە چڕی دەست پێ کردووە و دڵنیاییش دەدەین کۆی گرفتەکانی سەر شەقامەکان ئەوەی کە بۆ هاوڵاتیان بۆ تەمای ئاستەنگ نەهێڵدرێت و شەقامەکان بە باشترین جۆر بە باشترین کوالیتی بخرێتەوە خزمەتیان.